هەفتەنامەی ڕەهەندەکان بەرنامەیەکی هزری و فەرهەنگیە و هەرجارە و لەگەڵ نووسەران و ڕووناکبیران یان کەسانی تایبەتمەندا ساز دەکرێت. سەبارەت بە توونبوونەوە و ڕزگارکردنی زۆرێک لە ناوچەکانی ژێردەسەڵاتی داعش لەلایەن هێزی پێشمەرگە و هێزی عێراقیەوە هاوکات و ئەو ململانی گەورانەی کە ڕەنگە لە دوای مووسڵەوە دروست ببێ لە عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە هاوکات چۆنەتی خوێندنەوەی ئەوەی کە ئایا چەند مەترسێکی گەورەیە تا ئێستاکە داعش لەسەر هەرێمی کوردستان و ناوچەکە و ئایا دوا بە دوای ئەوەی کە داعش لە ناو دەبرێت لە عێراقا ئایا داعش مەترسێ گەورەکە بوو لە دوای داعش خەڵک ئەتوانێ ئاسو دەبێ. سەبارەت بە زۆرێک لەو کێشانی کە پەیوەندی بە مەسەلەی تیرۆر و هەرێمی کوردستانەوە هەیە لەگەڵ ڕۆژنامەنووسا محەممەد ڕۆڤدا ئەم گفتوگوێمان هەیە. ئەم کاتت باش کاک محەممەد. زۆر سپاس دەکەم بۆ بەرنامەی ڕەهەندەکان لە دەنگی ئەمریکاوە ئەم و توێژەمان هەیە سەبارەت بە بەو بارودۆخانی کە باسمان لێوە کرد و پەیوەندی هەموو ئەم شتانە پێکەوە لەگەڵ هەرێمی کوردستانە. ئایا داعش تاکە هێزێکی تیرۆریستی کوشندەیە لە عێراق و هەرێمی کوردستاندا یان دنیایەک هێز و کەسایەتی و ڕەوتی ئیسلامی ئاینی مەذهبی دیکە هەن کە ڕەنگە هەر وەک داعش مەترسیدار بن لە ڕووی شارستانی و کۆمەڵایەتی و فەرهەنگیەوە؟ بەڵێ کاگا زۆر سپاس بۆی بۆ دنیای ئەمریکا. دیارە قسەکردن لەسەر ئەو گروپە تیرۆریستانی کە مەترسین بۆ سەر ناوچەکە بە تایبەتیش بۆ سەر هەرێمی کوردستان و بوونی ئەمان لەگەڵ کۆمەڵی قەیرانی سیاسی ئابووری قەیرانی ناکۆکی نێوان هەرێم و بەغدا و هەموو ئەمانە قەیران و کێشەکانی زۆر زیاد کردووە و بوونەتە بارێکی کورس بەسەرشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ناوچەکەەوە. دیارە لە ئێستادا مەترسیداترین گروپی تیرۆریستی داعشە کە لە دەی سەیرانی 2014ەوە بە تایبەتی شاخنە عێراق و مووسڵیان داژی کردو و لە دوای ئەویش لە سی ئابا توانیان دەسەڵاتی خۆیان فراوانترکەن بۆ ناوچە کوردستانەکان لە مووسڵەوە ناوچە کوردستانەکانی دیکەوە. ئەمە لە شنگار جینۆسایدێکی گەورەیان ئەنجامداوە بە سەدان کەس شەریک بوون و بە هەزاران لە ئافرەتانی ئەویان وەکو ڕقم سەبار و مامەڵەکردن هێوە لە بازاڕەکان برد. ئەوەی لە ئێستادا هەیە ئێمە قسە لەسەر ئێستا بکەین. لە ئێستادا هەوڵەکان تون بوونەتەوە بۆ کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ کە بە پایتەختی خەراسەتی داعش ناسراوە و لە هەمان کادا ئەم شارە با بڵین بۆ خۆی پێکهاتێکی ئاڵۆزە مووسڵە عەرەبی سوننیەیە دەوروبەری مووسڵ خۆی ناوچەکانی دەوروبەری مووسڵ مەسیحی هەیە کاکەی هەیە ئێزدی هەیە. ئەمانە هەموو پێکهاتە کورد هەیە لە ناوچەکەدا لە شادەوری مووسڵ. ئەمە وای کردووە کە بۆ خۆی ئەم جنگێکی ئاڵۆز کات بەنسبەت هەرێمی کوردستان و پێشمەرگە عێراقەوە بەنسبەت وڵاتانی دراوسێ تورکیا و ئێران بەنسبەت لە ئاستی نێودەوڵەتی هێزەکانی وەکو ئەمریکا و رووسیا میلانیانە لەسەر ئەم ناوچایە. بۆیە پێم وایە جنگەکە لە ئێستادا زۆر سربەتەوە لەسەر مووسڵ چەند هەفتەیەکی دیکە نابات تەواو دەبێت کە بە قەنەعەتی من پێش هەڵبژارنەکانی ئەمریکا دیموکراتەکان و کاتێ بەکارهێن و کۆتایی پێدەنن. بەڵام ئەمە کۆتایی مەترسی گروپە تیرۆریستەکان و مەترسی تیرۆر و مەترسی داعش نییە. لەڕێوەی داعش تەنها ڕەهەندێک نییە بەوەی کە بەڵێن ئەکە ڕەهەندێک نییە بەوەی کە خۆی بتوانێت لعبەکە بکات. لعبەکە با بڵێن یاریە سیاسەکە لە دەستی میلیۆنانی نێودەوڵەتی هێزەکانە لەژێر دەستی میلیۆنانی وڵاتە دراوسێکانە عێراق تورکیا ئێران لەناو خۆی کوردستانیش دیارە میلیۆنانی تون تێرە نێو هێز و لایەنە سیاسەکان. من حەزەکەم ئەگەر پرسیاری دیکەتە بێت لەسەر ئەو دۆخە من حەزەکەم قسە لەسەر ناوچە جێنەدۆخەکان بکەم ناوچە کوردستانەکان بکەم لە دوای داعش چارەنووسی ئەم ناوچانە چی لێ دێ. ئایا مەترسیەکان کە لە ئێستا لەسەر هەرێمی کوردستان هەبووە داعش دروستی کردووە ئایا لە دوای داعش ئەم مەترسیانە دروستە بێت ئەم مەترسیانە بەردەوامە بێت ئایا بە کۆتایی هاتی داعش کۆتایی بە مەترسیەکان بێت بێگومان نەخێت. ڕەهەندەکان کردنەوەی دەواازەکانە لە دنیا بینی و ڕوانینە جیاوازەکان. هەڵبەت لە نووسینێکی بەڕێستانە لە وبسایتی NRT بڵاو بۆتەوە ببوورە کە بە ناوی کورد لە دوای ڕزگارکردنی مووسڵەوە وابزانم لە ماڵپەڕەکانی تر بڵاو بۆتەوە باس لە کۆمەڵی کێشە و گرفتی زۆر گەوراکەی و باز ململانی گەورانە نێودەوڵەتی و هەم ململانی ناوچەیەکانەکەین کە کۆمەڵی استراتیژی زۆر گەورە لە ئارایە هەم استراتیژی نێودەوڵەتی و کۆمەڵی وڵاتانی نێودەوڵەتی و هەم کۆمەڵی استراتیژی ناوچەیی وەکو ئێران و عێراق خۆی و هەم سووریا و تورکیا و ئێرانیش لەلایەک. بەڵام
خۆت لە ناو نووسینەکەی بازەواکەی دوا بە دوای ڕزگارکردنی مووسڵ ڕەنگە هێز بدرێ بە عێراق زیاتر بەهێز بکرێت و ئێستاکە ئایا کورد لەناو ئەو هەموو لەملانێ گەورەیە و سەرباری ئەو هەموو قەیرانە ئابووری و قەیرانە ئیداری و قەیرانە سیاسیانی کە لە هەرێمی کوردستانی کە هیچی چارەسەر نەکراوە ئەتوانێت لەگەڵ ئەم بارودۆخەیە هەڵکات؟ ئەڵێ بێگومان ئەوەی کە هەیە ئەوەی کە لەبەر چاوە ئێستا لە فەساحی سیاسی کوردستان و عێراق گوزارێت ئەوەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پلانی بیان نییە، پلانی سیان نییە، یا با بڵێن بەرچاوڕوونی استراتیژیان نییە، ڕێکەوتنێکیان نییە کە چوونەتە ئەم زەنگەوە بەبێ هیچ پێشەکیەک ئەوەی کە مەسەڵ بەرزانی خۆی ئاماژەی بۆ کرد کە ئێمە حەزمانەکە ڕێکەوتنێکی سیاسیمان لەگەڵ بەغدا هەبووە لەسەر چارەنووسی ناوچە کوردستانیەکان کە نەکراوە. واتە تۆ لە ئێستاوە شەڕی گەورە لە پێشە لەسەر ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم کە من ئەلێرات چەند باسە ژمارەی بڵێم ئەگەر دەرفەتە بێت لەوەی کە هەرێمی کوردستانی باشوور کوردستانی عێراق لە کەوانەیە کە 86,965 کیلۆمەترە لەم ڕێژەیە 41,000 خاکی سنووری ئیداری هەرێمی کوردستانە، زیاتر لە 4,900 کیلۆمەتری خاکی ناوچەی جێناکۆکە. ئەم خاکی ناوچەی جێناوەکە کە لە دەستوور داهاتوە بە مادەی 140 ئەم خاکە کەرکووک و خانەقین و ناوچەکانی دەوروبەری مووسڵ و مەخمور و دووسخورماتوو و بەدرەوزەسان و ئەم ناوچانە ئەگرێتەوە. ئەوەی ئێستا بە شێوەی دیفاکتۆ لەژێر دەستی کۆنتڕۆلی هێزی پێشبردنایە لە خانەقین و دووسخورماتوو داخۆک و کەرکووک و تا مەخمور و شنگال و چەند ناوچەیەکە نزیکەی ئەو ژمارەی کە لەبەر دەستدا بەم دیفاکتۆری کە ئێستا هەیە بەشی زۆری ناوچە کوردستانەکان دەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. بەڵام بەرپرسانی هەرێمی کوردستان تا ئێستا یەک پلانیان نییە بۆ گەڕانەوەی ئەم ناوچانە کە زیاتر لە 3 ملیۆن خەڵک دەبێت بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان، نزیکەی 35,000 کیلۆمەتر خاک دەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. ئایا دەگەڕێتەوە؟ بێگومان نەخێر، بەم دووخۆ ناگەڕێتەوە لەبەر ئەوەی حکوومەتی عێراق هەموو وڵاتانی جیهان لەگەڵ ئەوەن حکوومەتی عێراقی بەهێز بکەنەوە و عێراق بەسەنتەری بکەن و چاوەکان ڕووکاتەوە بەقام. لە ئێستادا کە زۆرێک لە چاوەکانی نێودەوڵەتی ڕووی لە هەولێرە بەهۆی جەنگی داعشەوەی ڕووی بەرژەوەندی هێزەکانەوەیە، دڵنیان لە دوای جەنگی داعش ئەم چاوانە ڕووەکەنەوە بەخا کەولێر و هەرێمی کوردستان. لە ئێستادا هەرێمی کوردستان ئامادەی هیچ شتێکی نییە، لەناو خۆیان وەزعی خراپە، ئامادە نییە وەزعی ناوخۆی چاک بکە. قەیرانی ئابووری هەیە، کۆمەڵی قەیرانی زۆر لە هەرێمی کوردستان هەیە، لە پرسانی سیاسی هەرێمی کوردستان لەو پەڕی بۆ خودایی و بەرزیان. لەبەرەوە جەنگی مووسڵ تەواو بێ کۆمەڵی جەنگی دیکە ئەگەرە و لە پێشمانە. ئێمە ناکۆکی نێوان هەرێم و بەغدا هەیە لەسەر ناوچەی جێناکۆک، لەسەر دەسەڵاتەکانی هەرێم، بە تایبەتیش لەسەر ئەو ناوچە کوردستانیانی کە ژیراون و لەژێر کۆنتڕۆلی پێشمەرگیان و زۆرترین نەوتیان تایە، نەوسولمار و شنگال و ئەو ناوچانەوە بیرە تا مەخمور و تا دووسخورمات و خانەقین و کەرکووک کە هەمووی چاڵی نەوت و بیری نەوتە. بۆیە ئەمە جێی چاوتێبڕینی نەک بەغدا زیاترە و تورکیا و ئێران و وڵاتانی زلهێژی زیاترە. دا لەبەرەوە کورد من پێم وایە ڕۆژنامەی واشنگتن پۆست شتێکی بڵاو کردبووە لەسەر ئەوەی کە لە دوای جەنگی داعش لە عێراقدا دا جەنگی دیکە ڕوو دەدات کە حەوتیان کوردی تێدایە. جنگ هێزە کوردەکانی سووریا و هێزە عەرەبەکان، جنگ لە نێوان کوردەکانی سووریا و سوپای تورکیا، جنگ لە نێوان هێزە کوردەکان سوپای سووریا، جنگ لە نێوان سووریا و ئەمریکا، جنگ لە نێوان سووریا و تورکیا، جنگ لە نێوان کوردەکانی عێراق و دەوڵەتی عێراق، جنگ لە نێوان میلیشیاکانی شیعە و کورد واتە حەشدی شعبی، جنگ لە نێوان کورد و کوردخۆی کە ناکۆکی نێوان هێزە سیاسەکانەیە، جنگ لە نێوان سونی عەرەب و شیعە لەگەڵ کورد، جنگ لە نێوان پاشماوەی داعش و هەموو لایەنەکانی دیکە. ئەمە دەستنگە حەوتیان کوردی تێدایە. جا کورد نامەتی وردی نییە بۆ ئەم دۆخی کە هەیە کە لە بەردەسا بۆی مەترسیەکان یعنی حق خۆمانە مەترسیمان هەبێ، حق خۆمانە لە ترسمان هەبێ داهاتوومان چی داهاتووی ئێمە چارەنووسێکی لێوە دیار نییە. ئەگەر ڕێکەوتنی هەبوایە لەسەر ناوچە کوردستانیەکان لە دوای جەنگی داعش کە بەهێزترین کار بوو بەدەستکردەوە، ئەوە ئەو کاتە ئێمە دڵمان ئاسوودە بوو ئەمانوێت چارەنووسمان ڕوونە. بەڵام لە ئێستادا چارەنووسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بە هیچ شێوەیە ڕوون نییە ئەگەری دوای داعش دیسانی جەنگی دیکە هەیە. لە هەفتەنامەی ڕەهەندەکانەوە لەگەڵتانین بە میوانداری ڕۆژنامەنووس کاک محەممەد ڕەوف. کاک محەممەد لە هەڵبەت لە نووسینکی تری خۆتدا گەڕاومەتەوە سەر ئەوەی کە باز لە سیناریۆکانی پەلامارەکەی کەرکووک با ڕاوەستین لێرە کەرکووکە چەندین هێزی ئەمنی بەهێزی تایە و زۆرێک لە حیزبەکان و هێزی پێشمەرگە و
ئاسایش و حیزبەکان شەکداری خۆیان و پێشمەرگی خۆیان و دنیای هێزیتایە وەکو تۆ باسیەوەکەی ئەڵەی 20 هێزی ئەمنی هەیە لە کەرکووکە ئەم هەموو هێزە بەڵێ ئەم هەموو هێزە بەڵام لە دەست دەرچوونێکی ئەمنی یانی فلاتێکی ئەمنی لە کەرکووکە ڕوویا کە خۆیان کرد بە چەند گەڕێکێکی کەرکووکە و حاڵێکی زۆر مەترسیدار بوو هەم بۆ کەرکووک و بۆ خەڵکی کەرکووک و کۆمەڵێک شەهیدی زۆریش درا لە ناو کەرکووکە ئەم خوێندنەوەی تۆ چییە لە ئێستاە بۆ ئەم نمونەیە کە ئێستا نمونەیەکی زیندووە لە بەردەستی هەمومانە کە لە ئان و ساتێکە لە شەو ڕۆژێکە داعش خۆی کرد بە شارێکە ئەمە ئەو پرسیارە جدی دروستەکە ئەهێنێتەوە کە ئەویش ئەوە ئەمڕوودا و پەلاماری کەرکووک و داوێک بوو ڕوویدا یاخود ئەگەرێکە بەردەوام لە پێشمانەوە کە من پێم وایە ئەمە ئەگەرێکە بە فۆرم و شێوازی جیاوازتر لە داهاتوومان لە پێشمانەوە بەردەوام بوونی دەبێت بەوەی ئێمە ئێستا ئیدارەی کەرکووک لەژێر دەستی بەدرسانی کوردایە پارێزگار کووردا ئێستا لەم کاتەدا سەرۆکی ئەنجومەن کووردا زۆر نزیکەی لە 96 پۆستەکان نزیکەی 6 پۆست لەژێر دەستی کوردایە ڕاستە لە ڕووی فەرمانبەرەوە ئەوەیە بەڵام کورد نموزەجێکی جوانی لەم شارەدا پێشەش نەکردووە نەک نەیتوانیوە ڕای تورکمان و عەرەب بەلای خۆیدا ڕاکێشێ بەڵکو ناکۆکیی تونند هەیە لە نێوان هێز و دانەستەکان بە تایبەتی لە نێوان نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە شاری کەرکووک دەیان زۆر هێزەیە ئەوەی کە من ئاماژەم پێکردووە زیاتر لە 20 دەستگای ئەمنی لە شاری کەرکووک هەیە دژە تیرۆری باڵن ئاسایشی پارتی هەیە یەکێتی هەیە پۆلیسی پارتی هەیە پۆلیسی یەکێتی هەیە هێزی پارتی هەیە هێزی یەکێتی هەیە ئێستا بەرەی ڕۆژ ئاوایی کە بەرەی باشووری کەرکووک بەڕووی داعشە هێزەکانی پارتی دیموکراتی کوردستانی لێیە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و حەزبی شەعبی لێیە دەیان هەیە و دەیان مخابەراتی نێودەوڵەتی لە شاری کەرکووکدا بۆیە من حەقی خۆمانە ئێمە ئەم پلانە بەس ئەم هاتنی داعش بە سینارۆ لێک بینەوە ڕاستە داعش هەم بێ هەندێکشان لە هەندێک ڕێگەی تایبەتی و هاتبێت بەڵام بێگومانی لەوەی کە هێزی دیکە و هێزانی کە ناحەزم لەو شارە هێزە کوردەکانیش یعنی ئەگەر دەستیشیان نەبێ و دەستیان لە کار ئاسانی کردنیان هەیە و پێخۆشبوونیان هەیە بۆی کە ئیداری ئەو شارە يعني تێڕوانی هەیە لە هەرێمی کوردستان ئەوش ئەوەیە ئەگەر شاری کەرکووک و ئەم ناوچانەی سوادووری بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان نزیکەی 1 ملیۆن 500 بۆ 2 ملیۆن کەس دەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ژماری دانیشتوان و دیموکراسی هەرێمی کوردستانە گۆڕێ پێکهاتەی و نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستانە گۆڕێ لەبەر ئەم ناوچانە هێزێکی دیاریکراوی و یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەی لە 160 بۆ 70 بۆ 80 ئەم ناوچانەی هەیە ئەو کاتە نێریانە بێ لە پەرلەمانی کوردستان پێکاتی پەرلەمانە گۆڕێ پێکاتی نەخشەی سیاسی گۆڕێ هێزێکی دیکە کە پارتی دیموکراتی کوردستانە دیارە ئەم نەخشە سیاسی پێ ناخۆشە جا لەبەرەوە ئەم ناکۆکیایی نێوان هێزە سیاسەکان لەسەر چار ناوچەیەکی وەکو کەرکووک کە سەدان ساڵ شۆڕشی کوردی لە پێناودا قوربانی داوە ئەنفال و شیمیاباران و هەموو لە پێناو کەرکووکا بووە چونکە ئەگەر لە ساڵی 74 بەجگە لە کەرکووک ڕاستی بوونایە ئەم هەموو کارەسات بەسەر کوردانە بۆیە ئەم سیناریۆیانە لە شاری کەرکووک تەنها لە ناوخۆدا نییە لە ئاستی نێودەوڵەتی تورکیا پلانی دی هەیە پلانی سی هەیە لەسەر بۆ کەرکووک و ناوچەکان ئەمریکا بەشەوەندی خۆی هەیە ئێران بە هەمان شێوە لە ڕید و سوورمات و داق و کۆهانەوە کە بەشێک لە پێکاتەکەی شیعە مەسەبن ئەچەندای خۆی هەیە لەم شارەدا بۆیە ئەم شارە کورد لەبەرەوەی تۆکمەنیە ئەم شێوازە ناتوانێت دیگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان ئەم شێوازە ئەبێ یعنی کەرکووک کارتێکی بەهێز ئێستا بەدەست کوردەوە پێشمەرگەی تاریخێ باڵێن ناوچەیەکی نەوتی دەوڵەمەندە ئایا کورد توانیوێتی ئەم پێکاتەی ڕابگرێ یا باڵێن توانیوێتی ئەم کات بە ئاسانی لە دەستی خۆیان بێڵێتەوە بێگومان نەخێت لە ئێستادا هێزی حەشتی شەخصی بە شێوەیەکی زۆر هاتوون تورکمانەکان هێزیان هەیە کورد نەیتوانیوە ئەم هاوسەنگیە ڕابگرێت لەبەرەوە شارەنووسی کەرکووک ڕەنگە لە ئێستادا ئامن بێ بەڵام لە داهاتوودا من پێم وایە ئامنی ناژێنێتەوە ئەگەر لە ڕووی سیاسی شۆ بێ ئاڵۆزێنن ئەم بەرنامەیە تایبەتە بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئاسۆجەبار لە دەنی ئەمریکاوە پێشکەشتانی دەکات. ئێستاکە زۆرێک لە میدیاکانی جیهان و زۆرێک لە ناوەندەکانی لە کۆڵینەوەی هەم ئەمریکا و ئەوروپا و بازەواکەن و لە وتوێژێکی پێشووترما لە هەفتەی پێشووە لەگەڵ کە دکتۆر عادل باخەوانە ئەو باسی لە دوو ئەگەری مەترسیدار کرد باز دەواکە کە لەگەڵ شەڕی مووسڵدا دوو ئەگەری مەترسیدارێتەکایەوە یەکێک ئەگەری پێکدادانی سەرجەمە و هێزانی کە تۆش باسە کرد لە ڕێی واشنگتن پۆستەوە پێکدادانی ئەو هێزە ناکۆکانەی کە ئێستاکە بۆ شەڕێک کۆی کوردونەتەوە هەمیان کە داعشە لە پاڵیشیا بازە ئەگەری دووەمەکە
ئەگەری ئەو خەونی عێراقێکی یەکگرتوو کە ڕەنگە عێراق پارچە پارچە بێ بۆنی ئەو استراتیژە نێودەوڵەتیانە و ئەو استراتیژە ناوچەیانی کە لە ناوچەکە هەیە و لەگەڵ هەموو ئەو هێزانە کۆکانی کە لە مووسڵدا کۆ دەبنەوە ڕەنگە ئەمە دروست بێ. من لێرە ئەمێ پرسیار لەوە بکەم ئایا بە کۆتایی هێنانی داعش وەکو فەنتازیایەک سێرەکری ئێستاکە سەرجەم ململانی و تیرۆر و یەکتر قبول نەکردنەکانی عێراق و هەرێمی کوردستان کۆتایی پێدێت؟ من پێم وایە لە دوای جنگی داعش ئەو کات ناکۆکیەکان دەستپێکات ئەو کات سەرەتای دەستپێکردنی ناکۆکیە ئەگەر لە ئێستادا لەگەڵ داعش بە شەڕ و خوێن ڕشتن بێ ئەو کات بە ناکۆکی سیاسیەکان قوڵترە بنەوە ناکۆکیەکان مەترسەکان من پێم وایە لە دوای داعش ئەوە بە شێوەیەکی پێشتریش کە بە ئاماژەم پێکرد مەترسیەکان هیچ کەمتر نین لە کاتی داعش لە کاتی بوونی داعش لەبێت ئەم ناوچانە هەموو پێکاتی جیاوازن هەموو جێگەی چاوتێبڕینی وڵاتانی براوسێ و نێودەوڵەتیە لە هەمان تادا لەسەر ئاستی عێراق من لە ماوەی پێشودا بەڕێز ئاگاداری من لە ئەمریکا بوو لەگەڵ ئەو بەرپرسانی ئەوێ کە ئەمبینی هەمیشە باسی ئەومە کرد چارەسەری قەیرانی عێراق کێشەی عێراق بیرۆکەکەی جۆزف بایدنە کە ئەڵێ عێراق پێویستە دابەش بکرێ بۆ سێ بەش ئەم بەشە ناوێنێن دەوڵەت ناوی ئەنێن دەوڵەتۆکە ناوێنێن کۆنفیدرالی بۆیە هەر یەکە و ئەبێت سەنگی خۆی هەبێت لە عێراقدا کورد و شیعە ئەو سونە هەیە لە ئێستادا سونە بە تەواوەتی شۆتە دەرەوەی معادلەکە ئەبێ ئەم من دڵنیام لەوەی کە ئەمریکا وڵاتانی سرێز قەولی ئەوادەن کە ئەم معادلەیە ڕاستکردنەوەی ئەم معادلەیە چۆنە بێت یعنی ئێستا سونە خاوەنی چێیە یعنی ناوچەکانی شەکەی داعش هەموو ناوچەکانی سونە مەسەبن یعنی ئێستا هەرێمی کوردستان ئەگەر سنووری دیاریکراوی خۆشی هەبێ سارەنووسی ناوچی سونە چی لێدێ ئەدرێتە دەست چێ ئەدرێتە دەست هێزێکی وەکو داعش یا لە داعش ئاساییتن یا ئەو نوێنەرانی سونە کە ئێستا لە بەغدان و لە هەولێرن ئایا ئەمانە نوێنەراتی سونەکەن ساڵێکی تر ناکۆکێکی تر ئەوەیە کە لە ئێستادا بەغداد کە سونە بە پایتەختی سونەیە زانێ بە دەستی سونە دەرهێنراوە ئێستا بەڕێوەبەرایەتی بەغداد دەسەڵاتدارەتی بەغداد لە دەستی شیعەدارە لە هەمان کادا ژماری دانیشتوانی بەغداد کە نزیکەی 7 ملیۆن کەسە پێشتر ژماری دانیشتوانی سونە زۆر بوون لە ئێستادا ژماری دانیشتوانی شیعە نزیکەی 5 ملیۆن زیاترە و سونە 2 ملیۆن کەمترە لە 2 ملیۆن کەمترە واتە ئەم دۆخی کە ئێستا لە عێراقدا هەیە دۆخێکی هێندە ترشا و ئاڵۆزە دۆخێکە هێندە وڵاتان چاویان بەسەرە بۆیە ئەگەری جەنگی وەکو داعش و هاوشێوەی داعش و جیاوازتر و بە شێواز و فۆرمی جیاوازتر هەمیشە بوونی هەیە و ئەگەری دووبارەکردنەوەی هەیە لە دوای ئەمە نەخشەی سیاسی ناوچەکە عێراق چی لێدێ ئایا هەرێمی کوردستان ناوچە کوردستانەکان ئەگەڕێنەوە کە بێگومان ئەمە حاڵەتێکی زۆر قورسە و ئایا ناوچە سنیەکان بەم شێوازە ئەمێنەوە چی ئەبێتە خاوەنی ئایا تورکیا کە ئێستا خۆی بە هێناوەتە ناو لەگەڵ تورکیا و قەتەر و سعودیا ڕابەرایەتی ئەمەکەن ئایا ئەمان دێنە ناوە ئایا ئێران و شیعە لەم ناوچەیەدا ئێڵم بەغدا لە دەستی شیعە دەرسێت ئەمانە هەموو ئەگەرێکن کە ئەگەری چاوەڕوانکراوی ڕوونن ئەوە نین کە ئێمە بە ئەگەرێکی دوو مەودا سەیرێکی ئەگەرێکی نزیک مەودان بەڵێ ئایا کورد بەو هەموو قەیرانەوە قەیرانی سیاسی و قەیرانە ئابوووریەکانی و ئەو هەموو گەندەڵی کە لە هەرێمی کوردستانە هەیە و ئەو هەموو دۆسیە داخراوی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەداخەوە و سەرباری کێشە و گرفتە گەورەکانی هاوڵاتیانیش هەمووی پێکەوە لە دوای جەنگی داعش هەرێمی کوردستان لە چێ دۆخێکە ئابێت؟ من پێم وایە ئەگەری ئەوە هەیە لە دوای جەنگی داعش تەقینەوەی زەماوەری لە هەرێمی کوردستان دروست بێت ئەو پێوەدانی ئێستا کە خەڵک یعنی دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر خراپە لە خراپترە لە ئێستا هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەموو ئەقوێن بەدەست سیاسەتی خراپی هێز و لە نەباڵە دەستەکانی هەرێمی کوردستانەوە کە بۆ نمونە لە ساڵی 2004 تا 2014 نزیکەی 190 ملیارد دلار هاتۆتە هەرێمی کوردستان لە بەغداد جگە لە داهاتی ناوخۆ ئەم هەموو پارەیە هەموو ساڵێ هەموو مانگێک 1 تریلیۆن و 200 ملیارد دینار دەهاتە هەرێمی کوردستان لە بەغداوە ئەمان بڕیان وتیان ئێمە لە ڕێی نەوتەوە نەوتی سەربەخۆی خۆمانەوە ئەتوانین بودجێ خۆمان دابین بکەین ئەوە ماوەی 2 ساڵە هەرێمی کوردستان خۆی نەوت ئەفرۆشێ نەکەر پارەکەی دیار نییە نەک موسەی تێدا بین ناکرێت بەڵکو پارەکەشی بوونەوە و هاوڵاتیانی کوردستانی دەزانن پارە هەیە دەزانن پاریان دەسەکرێت بە پرسان بەڵام نادرێتە هاوڵاتیان
بۆیە ڕۆژانە بایکۆت و بابی خۆپشاندان بەردەوامە بەڵام خەڵک ڕەنبە یەکێک لە خاڵەکان ئەوە بێ مەترسی داعشەیە لە دوای ڕێینەوەی مەترسی داعش خەڵکی کوردستان لە هێز و لایەنە سیاسەکان قبول ناکات کە بەم دۆخە هاوڵاتیانی کوردستان لەم جەهەنەمەیە بژێن و بەدەستە باڵاکانیش لەو بەهەشتەیە بژین کە خۆیان بۆ خۆیان خۆپان دۆخێکی بێجگا خراپ لە هەرێمی کوردستان هەیە لە ڕووی سیاسیەوە هێز و لایەنە سیاسەکان بە تەواوەتی پەرتەوازە بوون پەیوەندی نێوان سپەیسی نێوان هێز و لایەنە سیاسەکان تەواو دوور کەوتۆتەوە لەناو خۆی هێزەکانیش لەناو هێزەکانە خۆیان پارچە پارچە بوون هەیە ئەمە خەرڕای ئەوەی کە ئەم قەیرانە داراییە گەورەیە کە چەند ساڵێکە پرۆژەی خزمەتگوزاری نییە ئیسیاسێکی گەورەی هەڵەندەران و بازرگانان هەیە لە هەمان کاتدا شیرازی خێزانی کۆمەڵایەتی کۆمەلگەی کوردی خەریکە تێکەچێت ئەمە تەنها نەوەستاوەتە سەر ئەوەی کە با بڵێین پارە نەبێت ڕێژەی قەرز لە هەرێمی کوردستان ئەوە نزیکی بۆ 25 ملیارد دلار زیادی کردووە لە ماوەی ئەم 2 ساڵەیە کە دەبوو نزیکی 25 ملیارد دلار لە بەغدا و بێ ئەمان بڕیان گوتیان بەنەوت و بەنەوتیش نییە ماوەی 4 مانگی ساڵی داهاتوو قەرزارن و لە ئێستاشدا موچیان تێنادرێت سەرڕای ئەوە ڕێژەی هەژاری لە 5 بۆ لە 20 زیادی کردووە ڕێژەی بێکاری لە 7 بۆ لە 30 بۆ 40 زیادی کردووە یەکێکی تر لەو خاڵە مەترسیداریانە کە هەرێمی کوردستان هاوڵاتیانی کوردستان پێوەکو پێوەکو خێزان لە ساڵی 2013 52,000 پرۆسی هاوسەرگیری هەبووە لە ئێستادا ئەم ڕێژەیەدا بەسیوە بۆ 32,000 واتە زیاتر لە 20,000 ئەو ڕێژەیە کەمی کردووە بە هەمان شێوە ڕێژەی تەواق لە 111 زیادی کردووە بۆ لە 121 ئەمە هەموو کێشەی کۆمەڵایەتین هەموو هەڵوەشانەوەی شێرخانی کۆمەڵایەتی کۆمەلگەی کوردیە لە ئێستادا دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تا ئەندازەیە خراپە ئەگەر مەترسی داعش نەبێ ڕەنگە تەقینەوەی جەماوەری و ڕاپەڕینی جەماوەری و با بڵێن شۆڕشی جەماوەری لە هەرێمی کوردستاندا ڕووبات بەهۆی نەعەدالەتی بەهۆی ئەوەی کە هەموو خەڵک ئەزانێت کە دەسەڵاتدارانی هەرێم پارەیان هەیە و نایدەن بە خەڵکی نایدەن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان جا لەبەر ئەوە داعش تاوا بێ هاوڵاتیانی کوردستان لە هێز و لایەنە سیاسیەکانی قبوڵ ناکات بەم شێوەی ئێستا هەیە بۆیە ئەگەر من ئەوەنەی چاودێری ئەەکەم هێز و لایەنە سیاسەکان پلان و بەرنامەیەکی جدیان نییە بۆ دوای داعش جا لەبەر ئەوە ئەگەر پلانیشان نەبێ بۆ دۆخە من دڵنیام لەوەی تەقینەوەی جەماوەری ڕووەدا هاوڵاتیانی کوردستان لەم دۆخە ئیتر خۆش نابن پێشمەرگە قارەمانەکان کە لەبەرەکانی جەنگ و سنگیان ناوە بەگولەوە ناکرێتەوە ژیانم بۆ دابینەکەی ماڵ و مناڵن لە برسا بمرن و ئەوانش سن بنێن بەگولەوە ئەموو شەیدە بدەن لە بەرەکانی سن بۆیە دۆخی هەرێمی کوردستان بەم شێوەیە بەردەوام نابێت من پێم وایە هەفتەیەک تا 10 ڕۆژی دیکە مووسڵ تاو دەبێت لە دوای 11 و لە دوای 11 گۆڕانکاری گەورە لە هەرێمی کوردستان ڕوو ئەدات هەم لە ئاستی شەقام هەم لە ئاستی هێز و لایەنە سیاسەکان لەبەر ئەوەی چەند مانگێکی ماوە بۆ هەڵبشاردنی داهاتی پەرلەمانی کوردستان هەندی ئێزانە لە بەردەم تاقیکردنەوەیکی گەورەدان چاوەڕێ دەکرێت ئەگەر بە خۆیان دەنەچنەوە هێز و بنکەی جەماوەری لەدەست بۆیە ناچارن هێز و لایەنە سیاسەکانیش بێنە پاڵ خەمی جەماوەر ئەگەر لەگەڵیانە بن خۆیانە بن قوربانی بە هەر دیوەکەیە یەک بنکەی جەماوەری لەدەستدەن دوو خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئیدیدەن هێزانە قبوڵ ناکات بۆیە هیواداری هێزەکان بە خۆیانە بچنەوە کە بە خۆیانە ناچنەوە چاوەڕێ ئەکرێ گۆڕانکاری ڕوو بدەن لە بەرنامەی ڕەهەندەکانەوە هەفتەنامەی ڕەهەندەکانەوە لەگەڵتان بووین کە لە دەنگی ئەمریکاوە هەفتانە پێشکەش دەکرێت زۆر سپاسی تێڕوانین و بۆچوون و دنیابینی و ڕەخنەکانت دەکەین کاک محەممەد ڕەوف هەربژین زۆر سپاس کاگاسەوە زۆر سپاس بۆ بڕست و بۆ دەنگی ئەمریکا سپاسان زۆر سپاس بۆ ئێوە هەربژین ئەم بەرنامەیە تایبەتە بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئاسۆجەبار لە دەنگی ئەمریکاوە پێشکەشتانی دەکات.